مندێکی پەیکەرساسی گەنجی ئێزیدی بە ناوی وەلید ئێزیدین پەیکەری بابەشێخی کۆچکردووی ئێزیدیەکان دروست دەکاتەوە. ئەوە پەیکەرێ بابەشێخە بابێ ڕوحیە ئێزدیایە ئێکیش بلندترین پۆستێ ئاینیە ئێزدیە ئەوەش ji بنە ماڵان ینی کوڕێوی سەمیری شمدا خواست کردی کوازوی پەیکەری بۆوان چێکم ئەوی مادەی فایبەر کلاسە مادەکی ینی مناسبە بۆ جەوێمە بۆ مەسەڵ مقاومەی گەلەکە ماف بابەتە ئەو مادەیە بکارینای غربن ئەوە بژە هەیبەکە هەیبەک تێ هەیە وێ هەیوێ بژە پاشێ مای مەرحەلەت وێت ئەخیرینە ئەما بژە 20 ڕۆژێکی 10 ڕۆژێکی 15 ڕۆژێکی دی دێ خلاص بێت ئینشاءڵڵا. خزمەتەکە بیری ئاینەکەش مەسەڵەن بۆ مەیزدیا خزمەتەکە باش هاتیەکردن شقەیە شلای وی بابێ ڕوحی وەکو بیرانینەکمان ڕابوو ئەو پەیکەرە بۆ چێ کرد بۆ دیسا ئەوە بیرانینەک بۆ خەڵکێمە بۆ جواتەمە ئێزدی پەیکەرە من ئەغڵب منت خاص بچێکن ینی پیشنگا تایبەت مچێنەکردینە پیشانگە بەس با مشارەکە ئەزی مشارک بووی خۆدەی وەکو شەبیه بۆم تێن ئەف ینی شەبیه ئەغڵب ێوان شەبیه بەمەتین خەڵکێمە ینی بتریاوان هەش شەبیهی دکەن کو ینی ببین کو ئەوە بابێ شێخە یان شێخ میرزایە یان کەمالە من گەلێکی تشێکردین جوان ئەو بخۆ ینی ئەوش مداخوازکن کو ئەزوان شۆلا بکەم ئەگە کاری دیش ئێستکە داخوازی دیێتین بەس ینی هێش ڕاستی چێ نەبووە درستی هێش چێ نەبووە ینی دێ چێ بن ئینشاڵڵا بەس باوا گوتینە بەس باشما پێک نەکردیانی لە وێگاوێ حالە حاضر پرۆژەکی دەستێمەدە بەس باشوکی گوتی موافقە سەرناتیە مێ چێکری جیازکردی بۆ دهۆکەی ئینشاڵڵا دێ هەندێک کارین جودا جودا دێنە دهۆکی دە ئینشاڵڵا.